مانەوە ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 92. جێناو بابەتە چی نوێیە؟ ناوی جێناوە. جێناوی کەسی سەر بەخۆ مانای چییە؟ واتە وشەکە بە تەنێ دەنووسرێ، نایبەستینەوە یان نایلکێنین بە وشەیەکی دیکە، بەڵکو بە تەنیا دەنووسرێ. ئەگەر ئێرە بخینمەوە، نیشتیمان ئێمەی لە باوەشی خۆی گرتووە و لەژێر سێبەریدا من و تۆ بەخۆشی و شادیەوە دەژین. کوردستان وڵاتی دێرینی کوردە، باو باپیرانی هەمومان زادەی ئەم خاکە پیرۆزن. ئەوان هەر لە بەرەبەیانی مێژووی مرۆڤایەتیەوە لەسەر خاکی پیرۆزی کوردستاندا دێ و گوندیان ئاوەدان کردەوە و بە چاندن و کوشت و کاڵەوە خۆیان خەریک کردووە. لە مێژووی کوردستاندا پیاوی مەزن و پاڵەوان زۆرن. کاوای ئاسنگەر نمونەی تێکۆشەری چەوساوەی میللەتەکەمانە. ئەو بە بازووی پۆڵایین و بە باوەڕی پڕهێزی شیە تەخت و بەختی زوحاکی دیکتاتۆر سەرنگون بکات. ئێوە پێویستە شارەزای پاڵەوانانی مێژووی گەلی خۆتان بن و ئەوان بکەن بە نمونە و بە پێشڕەو بۆ خۆتان. ئێستا لێرە چەند وشەک هەیە کە ناوی جێناوە، لە جیاتی ناو بەکاری دەینین. یەک لەوانە وشەی ئێمە. لە جیاتی ناوی خۆمان بینین دەڵێن ئێمە. نیشتیمان ئێمەی لە باوەشی خۆی گرتووە و من و تۆ دەبیتە ئێمە. پاشان ئەوان دیسان جێناوە و ئەو لە جیاتی دیسان کاوەی ئاسنگەر، لە جیاتی دیسان ناوی کاوەی ئاسنگەر بنووسین دەنووسین ئەو. پاشان ئێوە و پاشان ئەوان دیسان ئەو جێناوانە. ئەوانە هەمویان جێناون. من، تۆ، ئەو، ئێمە، ئێوە، ئەوانە جێناوی کەسی و سەر بەخۆنە. ئێستا خستنەڕوەکەی بخێنینەوە لێرە. لە خوێندنەوەی ئەم نووسینەدا هەندێک وشەی وامان بەرچاو دەکەوێ کە شوێن و جێگای کەسێک یان چەند کەسێکیان گرتووە. لە هەمان کاتیشدا واتای کەسەکە یان کەسەکانیان پیشان داوە و پەیوەندیان بە کەسانی دیکەوە ڕاگەیاندووە. بۆ نمونە لەم نووسینەدا وشەی من بەرچاو دەکەوێت کە لە جیاتی تاکە کەسێک بەکار هاتووە کە ئاخێوەرەکەیە. ئاخێوەر لێرە بەواتای ئەو کەسەی کە قسان دەکا، ئەو کەسەی کە گفتوگۆیەکەی دەکا، هەمیشە من دەڵێ من، واتە قسەکەرەکە. من لۆچێ بەکەلک یان لۆچێ بەکاردێ کەسی یەکەمی تاک. چونکە ئەگەر دوو کەس بوون ناڵێ من، ئەو کاتەبی ئێمە یان ئەمە یان مە، کەواتە من لۆ کەسی یەکەمی تاکە، یەکەم کەس کە قسان دەکا. وشەی ئێمەش بەرچاو دەکەوێت کە ئەویش لە جێی ئەو کەسانە بەکار هاتووە کە ئاخێوەرن و پێیان دەگوترێت کەسی یەکەمی کۆ. ئێمە واتە
ئەمە یان دوو کەسین یان زیاترین. ئێمە من یەک کەسم، بەڵام ئێمە یان دووینە یان زیاترین. ئەو جا وشەی تۆ ئەویش لە جێی ئەو کەسە بەکارمان هێناوە کە ڕووی قسەی تێدەکەین و لەگەڵیدا دەئاخبین. واتە ئەگەرە من قسام بکەم ئەو کەسەی بەرامبەرمە کە لەوەیە جێی لە قسەکانمە پێی دەڵێن تۆ. ئەو جا دەبیتە کەسی دووەمی تاک. تۆ کەسی دووەمی تاک کە گوێگرە ئانک و گوهدارە، واتە ئەو کەسەی کە جێی لێ ئەو کەسەی قسەی لەگەڵ دەکرێ. هەر بەو جۆرە ئەگەر لە خوێندنەوە نووسینەکە بەردەوام بین وشەی ئێوە دیسان ئەو کەسەی قسان دەکا لەگەڵ ئێوە، واتە ئێوە ئەو کەسێک کە جێتان لێیە یان دوو کەسن یان زیاتر لە دوو کەسن. ئەویش جێناوی سربەخۆی ناوی چی لێ دەنێین؟ کەسی دووەمی کۆ. کەسی دووەم بەڵام کۆیە، واتە لێ کەس زیاترە. دووە سێ چارە بزانە چەندە. جێی ئەو کەسانە دەگریتەوە کە گفتوگۆیان لەگەڵ دەکەین و دەبنە گوێگر یان گوهدار. ئێستا بینە لای وشەی ئەو لەوێ نییە. ئەو کەسە کە ناوی ئەوە لەوێ نییە، جێی لە گفتوگۆی من و تۆ نییە، لەبەر هەندێ ناوی ئەوە. بۆ ئەو کەسەمان بەکارهێناوە کە بزرە و چێە؟ کەسی سێیەمی تاکە کە لە کاتی قسەکردن لەوێ نییە. واتە جێناوی ئەو شوێنی کەسێک دەگرێتەوە کە لەبەر چاو نییە و لێمان دیار نییە، لەبەر هەندێ ناوی لێ دەنێین ئەو. کەچی دەبینین وشەی ئەوان دیسان دیارە لە یەک کەس زیاترن، لەوێ نینە، بەڵام باسییان دەکەین من و تۆ. چەند کەسەکن کە لێمان دیار نینە، ئەو کەسانش ناویان کەسی سێیەمی کۆ. کەواتە ئێستا من، ئێمە یەکەمی کۆ و یەکەمی تاک و یەکەمی کۆ. تۆ ئێوە دووەمی تاک و دووەمی کۆ. ئەوان سێیەمی تاک و سێیەمی کۆ. ئێستا دەستورەکە چییە؟ جێناوی کەسی سربەخۆ ئەو شانن کە سربەخۆ دێنە گۆتن و نووسین واتای کەسەکە یان کەسەکان پیشان دەدەن و پەیوەندیان بە کەسانی دیکەوە ڕوون دەکەنەوە. واتاکانیشیان ئاشکرایە و لە ئاخافتن و نووسیندا شوێنی کەسی یەکەم و دووەم و سێیەم بە تاک و کۆ دەگرنەوە. لە شێوازی کرمانجی خوار و ئەم جێناوانە ئەمانن: من کەسی یەکەمی تاک، ئێمە کەسی یەکەمی کۆ، تۆ کەسی دووەمی تاک، ئێوە کەسی دووەمی کۆ، ئەو کەسی سێیەمی تاک و ئەوان کەسی سێیەمی کۆ. من، ئێمە، تۆ، ئێوە، ئەوان. پێویستە ئەوانە لەبەرکەین. من، ئێمە، تۆ، ئێوە، ئەوان. ئێستا ڕاهێنانەکان: جێناوێکی کەسی سربەخۆ لە سەرەتای هەر ڕستەیەک دانێ. واتە لێرە پێشی ئەو وشەیە پێم دەبی ئەمن جێناوەکی سربەخۆ دانێم کە بگونجێ. پێم وایە ئەم ساڵ هەمووتان دەردەچن. ئەوە چێە قسان دەکە؟ پێم وایە ئەم ساڵ هەمووتان دەردەچن. پێم، چونکە مە هەیە لێرە، پێم وایە، کەواتە کەسەکە منم. من پێم وایە، من پێم وایە ئەم ساڵ هەمووتان دەردەچن. کەواتە وشەی من دەبی لێرە بنووسم پێشی وشەی پێم وایە، چونکە ئەو مەئە وای کرد کە ئەمن بزانم دەبی بنووسم من یان ئەمن یان ئەز. کێشە نییە.
پێم وایە ئەم ساڵ هەمووتان دەردەچن. ڕستەی دووەم، کارەکان بە پوختی جێبەجێ دەکەین. ئەو دەکەینە وام لێ دەکا بزانم چ جێناوەکی سربەخۆ دەکەین، واتە ئێمە دەکەین. ئێمە کارەکان بە پوختی جێبەجێ دەکەین. ناتوانم بڵێم من کارەکان بە پوختی جێبەجێ دەکەین، ئەوە نابی. یان تۆ کارەکان بە پوختی جێبەجێ دەکەین، ئەوەش نابی. تەنیا و تەنیا دەبی بنووسم ئەمە یان ئێمە یان مە کارەکان بە پوختی جێبەجێ دەکەین. ڕستەی سێم، هەموو ڕۆژێک بەیانیان زۆر زوو لە خەو ڕادەبیت. ڕادەبیت لێرە پێم دەڵێ ئەو کەسە چێە؟ ئەو، چونکە ناتوان بڵێ من هەموو ڕۆژێک بەیانیان زۆر زوو لە خەو ڕادەبیت، نابی. دەبا ئەو کات ڕادەبم. بەڵام ڕادەبیت لۆ کەسی تاچی سێیەمە. ئەو هەموو ڕۆژێک بەیانیان زۆر زوو لە خەو ڕادەبیت. ڕستەی چارەم، خۆمان دەزانین کاروباری وڵاتەکەمان بەڕێوە بین. خۆمان واتە ئێمە، نەک خۆتان ئێوە، نەک خۆی ئەو، نەک خۆم من، نەک خۆیان ئەوان. کاتە دیارە لێرە دەبی ئەمن بزانم لێرە ئێمەی دادەنین، ئێمە خۆمان دەزانین کاروباری وڵاتەکەمان بەڕێوە ببین. کاتە زۆر ئاسانە بزانم چ جێناوی سربەخۆ دادەنێم. کەی بە ئاواتی دێرینی خۆتان دەگەن. دوو شتێ لێرە، خۆتان و لێرە دەگەن. ئەگەر من بام دەمگۆ کەی بە ئاواتی دێرینی خۆم دەگەم، یان کەی بە ئاواتی دێرینی خۆمان دەگەین، بەڵام کەی بە ئاواتی دێرینی خۆتان دەگەن کاتە ئێوە. ئێوە کەی یان کەنجی بە ئاواتی دێرینی خۆتان دەگەن. ئێستا ڕاهێنانی دووەم. لەم ڕستەیەدا جێناوە کەسیە سربەخۆیەکان لە تاکەوە بگۆڕە بۆ کۆ. هەرچی جێناو هەبوو بیگۆڕە. کاتە من تاکە کردمە ئێمە. لە هەموو کەس زیاتر سوودی تۆم دەوێت. ئێمە لە هەموو کەس زیاتر سوودی تۆش کردمە ئێوەمان دەوێت. ئێمە لە هەموو کەس زیاتر سوودی ئێوەمان دەوێت. ڕاهێنانی سێیەم، لەم ڕستانە جێناوی کەسی سربەخۆی ڕاست هەڵبژێرە. لێرە دووشە هەیە، من و ئەو. کامەی هەڵبژێرم؟ ئەو ئارەزووی گەشتیاری دەکات. چونکە من ئەگەر منی هەڵبژێرم، من ئارەزووی گەشتیاری دەکەم، نەک دەکات. کاتە دەبی ئەوی هەڵبژێرم. ئەوان یان ئێمە بە فڕۆکە دەچین. چونکە دەچینە دەبی ئێمە بین. ئێمە بە فڕۆکە دەچین بۆ پاریس، بەڵام ئەوان بە فڕۆکە دەچن بۆ پاریس، نەک دەچین بۆ ئێمەیە. ئێوە بخوێنن تا بە ئاوات دەگەن. ئەگەر تۆ بخوێنە تا بە ئاوات دەگەیت، کاتە ئێوە. ئەوان چاویان بە ئێوە کەوت، نەک من چاوم بە ئێوە کەوت. بەڵام ئەوان، من ڕاست نییە، ئەوانە ڕاست نینە، ئەوە نابی. ئەو پیاوی دوا ڕۆژە، تۆ پیاوی دوا ڕۆژیت. کاتە زۆر زۆر باش دیارە چ ڕاستە چ ڕاست نییە. و ئەو ڕاهێنانە زۆر زۆر گرنگن، زۆریش زەحمەت نینە، وابزانم. ڕاهێنانی چارەم، جێناوە سربەخۆکان دەربهێنە و ئەرکەکەشیان دیار بکە. لێرە ئێمە نەوەی دوا ڕۆژی، هەتا بتوانم ئەرکی وشە هەر وشەک بووی دیار بکەم، پێویستە
هەموو ڕستەکەی بخینمەوە، تەمەشای یەک بەیەکی وشەکان بکەم، ئەو دەتوانم بزانم ئەو وشەیە کە داوام لێ دەکەن ئەرکەکەی چییە. لێرە ئەمن چونکە تەمەشای وشەی دوا ڕۆژ دەکەم، دوا ڕۆژین ببورن دەبی تۆزێک ئاوی بخۆمەوە. ببورن. ڕستە یەکەم ئێمە نەوەی دواڕۆژین، کەواتە ئەمن تەماشای دواڕۆژین دەکەم. لێرە دەبینم دواڕۆژین وەکو ئەوەی وایە کارێکی ناتەواوی ڕۆژین یان نەوەی دواڕۆژم یان دواڕۆژە. لێرە ئی و ئێنەکە کارێکی ناتەواوە، کەواتە ئێمە لێرە دەبینە چ؟ دەبی بە نیهات، نابی بە بکەر، بەڵکو دەبی بە نیهات، چونکە لێرە کارەکە تەواو نییە. ڕستەی دووەم کتێبەکەم لە ئەو وەرگرت. لە زۆر گرنگە لێرە وشەی وەرگرت کارەکە تەواوە. کتێبەکەش باسی کتێبەکەی ناکەم چونکە تەنیا نووسرایە جێناوە سەر بەخۆکان، واتە ئەو لێرە. بەڵام چونکە پێشی ئەو ئامرازی پەیوەندی هەیە، کەواتە ئەو دەبیتە چ لێرە؟ دەبیتە تەواوکەری بە یاریدا. هەمیشە ئەگەر ئامرازی پەیوەندی هەبوو و هەمیشە ئەگەر هاتوو کارەکی تەواویش هەبوو، کەواتە لێرە لە ئەو کارەکەی تەواوکەری کارەکەیە بە یاریدا. ڕستەی سێم وڵاتی من، وشەی من لێرە وڵاتی من خۆشەویستە. وڵاتی چێ؟ وڵاتی من، کەواتە ئەو ئامرازی دانەپاڵ لێرە ئەو من دەبیتە چ؟ دەبیتە دەرخەری ناو، چونکە ئامرازی دانەپاڵ لە پێشە. وڵاتی چێ؟ وڵاتی من. وڵاتی من لێرە دەبیتە دەرخەری ناو، ئەوە جێناویشە لە هەمان کات. ڕستەی چارەم ئەوان ڕۆیشتبوون چونکە ڕۆیشتبوون کارێکی تەواوە و ڕابردووە لەبەر وشەی بوون، کەواتە لێرە ئەوان بکەرە. مامۆستا ئێمەی خەڵات کرد. چێ ئێمەی خەڵات کرد؟ مامۆستا. واتە مامۆستایەکە بکەرە، خەڵات کردیش کارێکی ڕابردووە، کارێکی تەواوە. ئێمە لێرە دەبیتە بەرکار، چونکە کارەکەی ئەرکی کارەکەی تەواو دەکا، بەرکارە. ئەوە لێرە ئەوها.